خۆپشاندان و گرتبوونەوەی خاوەن نووسنگەکانی فێرکردنی شۆفێریە لە بڕیارێکی وەزارەتی ناوخۆ ناڕازین و داوای هەڵوەشاندنەوەی دەکەن. بەپێی بڕیارەکە دەبێت خاوەن نووسنگەکان ڕووبەری نووسنگەکەیان لە 600 مەتر کەمتر نەبێت و هۆڵ و ژووری گەورەی تێدا بێت. ئەو ئۆتۆمبیلانەشی کە بەکاری دەهێنن بۆ فێرکردنی شۆفێران دەبێت مۆدێلیان لە ساڵی 2018 بەرەوسەرەوە بێت. ئۆتۆمبیلم هەیە ئەم 4 ئۆتۆمبیلە بەلایانی کەمەوە بێ 5 دەفتەر سەرف بکەیت. یعنی سیارەیەکی سامە سیارەیەکی 2005 هەیە نەتەقیتە نەڕقیتە نە 300,000 ڕۆژەوەچم 2012 شەکڕم هەمان کیلۆمەتر ڕۆیشتووە. یعنی معقول نییە من بچم 2011 بکڕم کە هەمان کیلۆمەتر ڕۆیشتووە بە شەتی نەگەی مش هەمان کیلۆمەتر ڕۆیشتوێ بچم سیارەیە بگۆڕم بەلایانی کەمەوە کە ئەوە بە 3 دەفتەرە. وەکو بەڕێبەرایەتێک سەر بەوێ بۆیە بەڕاستی گرفتی زۆر بۆ ئێمە دروست کردو هەم لە ڕابردووە هەم لە داهاتووشە لەسەر ئێمە بەڵێ بارگرانێکی زۆری دروست کردو لە ڕووی داریشەوە. ڕسوماتێکی زۆرمان نەخرێتە سەر ساڵانە بیمەیەکی زۆرمان لەسەر سۆک و تەمیناتی سیارەکەمان بۆ ئۆتۆمبیل مۆدلی ئۆتۆمبیلی سیارەکەمانە بێ بۆ بگۆڕین بە مۆدلی تازە ئەگەر ئەو پارە زۆرە بە ئێمە سەرفکرێ مەژەبێت لەسەر وڵاتیان زیاکەین. خاوەن نووسنگەکان با ڕێپێوانێک چوونەتە بەردەم بینای پارێزگاری سلێمانی و بۆ ماوەی 4 کاتژمێر ڕێگای سەرەکی تاسلوجەیان داخست. پاشان نوێنەری بریکاری وەزارەتی ناوخۆ هاتە لای خاوەن نووسنگەکان و ڕایگەیاند هاوکاریان دەبن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. کێشەکانتان بە زووترین کات ئەوەی کە لە توانە و لە دەسەڵاتی وەزارەتی ناوخۆ و جەنابیان نابێ و پارێزگایە بێ جێبەجێ بکرێ بۆتان چارەسەر. لە سلێمانی زیاتر لە 50 نووسنگەی فێرکردنی شۆفێری هەن. لە ئەگەری جێبەجێکردنی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆش خاوەن نووسنگەکان باز لەوە دەکەن بۆ لەمە دووە تێچوونی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری لەسەر هاوڵاتیان زیاتر دەبێت. ئیحسان سابیر NRT سلێمانی.